هۆڵەندا وڵاتێکی جوان و سروشتێکی سەرنجڕاکێشی هەیە. جگە لە بوونی دەیان هەزار جۆری گوڵ، بە دروستکردنی دەیان دوورگەی دەستکرد و پردی نائاسایی لەلایەن ئەندازیارانی هاتوچۆوە سەرنجی گەشتیارانی بۆ خۆی ڕاکێشاوە. پاشەوەی گەورەترین دوورگەی دەستکرد لە جیهاندا لە هۆڵندا بە ناوی فلفۆلاند لە نێو ڕووباری فیلڤۆی میری دروست کراوە. ئەندازیارانیە وڵاتە بۆەوەی گرفتی هاتوچۆ وشکانی و ئاویش دروست نەبێت پردێکی جیاوازیان لەسەر ڕووبارەکە دروست کردووە کە بە ناوی ڕووبارەکەوە بە فیلڤۆی میر ناسراوە. پردەکە بە جۆرێک بە ژێریدا ڕێگای وشکانی دەڕوات و ڕووبارەکە بۆ دوو بەش دابەش دەکات تا دەگاتە دوورگەکە. لەو سەری شێوە ڕێڕەوێکی ئاویە بەمەش جارێکی دیکە ڕووبارەکە یەک دەگرێتەوە. وێڕایەوەی کە چارەسەری گرفتی ترافیک و هاتوچۆی کردووە سەرنجی ژمارەیەکی زۆری گەشتیاریشی ڕاکێشاوە. جگە لەوەی لەژێر پردەکەدا بازاران ئۆتۆمبیل هاتوچۆ دەکەن، بەسەر پردەکەشدا ڕۆژانە 28,000 بەلەم و پاپۆڕی بچووک هاتوچۆ دەکەن. پردەکە بە جۆرێک دروست کراوەکە پانیەکەی 19 مەترە و درێژەکەی دەگاتە 25 مەتر. 3 مەتریش قوڵە. لە تەنیشتیدا شوێن بۆ سەردانیکاران و گەشتیاران دروست کراوە بۆ ئەوەی بچناوێ لە دیمەنە جوانەکەی چێژ وەربگرن. کارکردن لە پرۆژەکەدا لە ساڵی 2002 تەواو کراوە و هەردوو بەشی ئاوی و وشکانی بە مەبەستی هاتوچۆکردن کراونەتەوە. ئەمەش بە دەستکەوتێکی مەزندا دەنرێت لە بواری هاتوچۆدا، چونکە بە کەمترین تێچوون گرفتێکی گەورەی هاتوچۆی چارەسەر کردووە. هۆڵەندا باواتای نیشتیمانی نزم دێت. بەشێک لە ناوچەکانی لە ئاستی ڕووی دەریاوە نەزمترن. ئەمەش هەلێکی گونجاوی بە وڵاتە بەخشیوە بۆ دروستکردنی دوورگەی دەستکرد بۆ ئەوەی گرفتی هاتوچۆ دروست نەبێت. خاوەنی دەیان پردی هاوشێوەی پردی ڤیلڤۆی میرە. هەندێکی دیکەشیان ئۆتۆماتیکەن کاتێک کەشتیە گەورەکان بە ڕووبارەکەدا تێپەڕ دەبن. پردەکە بەرز دەبێتەوە و پاش تێپەڕبوونی کەشتیەکەش پردەکە دەگەڕێتەوە شوێنی خۆی. بە شێوەیەکی ئاسایی ئۆتۆمبیلەکان بەسەریدا هاتوچۆ دەکەن.